بانگەشەی هەڵبژاردن کۆتایی پێات و زۆرینەی هاوڵاتیان بەشدار بوون لە ڕۆژی دەنانە و دەنگەکانیش ڕاگەیەنرا لە ڕایگانەکانە و کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەنگەکانی ڕاگەیان وەر لایەنە و چەند کورسێکی بەرکەوت و چەند دەنێکی بەدەستهێنا. ئێمە لەم بەرنامەیە پرسیار ئاڕاستی هاوڵاتیانەکەین، ئەمەش پرسیارەکەمانە تا چەندێک هەستەکەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان توانێتی بێلایەنانە کاری خۆی بکات لە پرۆسەی هەڵبژاردن و لە کاتێکە کە دەنەکانی ئاشکرا کرد و دەنەکان ڕاگەیەنرا. ئەمە پرسیارەکەمان. پرسیاری دۆمان ئەوەیە کە ئاڕاستی هاوڵاتیان یەکەین تا چەندێک هەستەکەی سبەینێ هاوسەنجیەک لە نێوان لایەنە سیاسەکانە بێت و حکوومەتێک پێکێنن بە هەموو لایەنەکانەوە بە پێ جیاوازی. ئایا هاوسەنگە ئەم تەرازووە یاخود باری لەنگە؟ لەگەڵمان نابن. والله کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان مؤسسەیەکە خۆتان نەزانن ئەبێ بێلایەن بێت. لەو بڕوایم ئەوان بێلایەنانە کاریان نەکردو. ئەوە شک و گومان لەوەدا نییە. گەر بێلایەنانە کاریان کردایە بۆایە حسابی سنووق بە سنووقیان بکردایە. ئەگەر بڵێ مۆزەفێک عنصرێک لە عنصرەکانی شەرەفی مینەکەی خۆی ناپارێزێ مۆزوعێکی ترە، بەڵام ئەم عملیەیەکی تەکنیکیە. پرۆسەی هەڵبژاردن لە وڵاتە بەسەر پەرشتی تەنها کۆمیسیۆن ناڕابڕێەوە. ئەگەر بێلایەنانە کاریان کردایە ئەبوایە ڕۆژی دەنگان لە 5 دقە ئەگەر داینێن 5 دقە 6 دقەش بۆ ئیزافی ئەو خەڵکی لە دەرەوەماوە کراوەتە ژوورەوە ئەبوایە بیان وەستانایە. چونکە لە هەموو وێزگەیەکی دەنگدانە نوێنەری کیانی سیاسی هەیە. ئەم نوێنەرە لەلایەن کیانە سیاسێکەوە لەلایەن کۆمیسیۆنەوە تعلیماتی وەرگرتووە کە چۆن مراقبەی عملیەکە بکە ئەگەر لە حاڵەتێکە خەرقێکی بینی ئاگاداری بەرپرسی وێزگەکە بەرپرسی منگەکە بکاتەوە یا سکاڵا تەقدیم بکە. ئەوان تاکو ئەتوانم بڵێم لە دووهۆک و مەنتیقانەی سەرەوە تا 25 دقە 5 دەنگیراوە با بەڵگەشەیە شتەکان. مادام لە هەموو وێزگەیەکە نوێنەری هەموو لایەنەکان هەیە، ئەمە نیسبەیەکی زۆر دەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر لە نەزاهەتی عملیەکە پارێزێ. ناتوانانی تۆ بڵێم عملیە مەسەلەن ئێستا من جۆم لێ لە ڕانیانەکانەوە بازێ لایەن ئەڵێ تەواوی پرۆسەکە ئاخێنە ژێر پرسیارەوە مشتێکی ڕاز نییە. تۆ بێ بڵێ لەم شتا کۆمیسیۆن فلان هەڵی کرد، کۆمیسیۆنیش معسووم نییە لە هەڵا، وەکو چۆن بریکارەکان معسووم نین لە هەڵا، کیانەتی سیاسی معسووم نییە لە هەڵا، لە حملەی انتخاباتە چەند خروقات کراوە. لەبەرەوە کۆمیسیۆنیش ئەکرێ هەڵە بکە، بەڵام مەسەلەی بێلایەنی ئەبێ بێلایەن بێ. من تەسەوورەکەم بێلایەن نەبووە، تەسەوورەکەم دەستێکی تیا بووێ، چکەمە بەڕاستی ئەگەر بەجێ هەڵبژاردنەکان بێ هەندێک لایەن هەبووە کە کۆمیسیۆن کەمتە خەمۆتیایە لە پرۆسەی هەڵبژاردنەکەیە. بە بڕوای من بێلایەنە کۆمیسیۆن، چکە مەرجەعی ئەوڵ وەخیری پەرلەمانی عێراقیە، مۆسسەسێکی عێراقیە، سەرپەرشتی عملیەکەش لەلایەن ئەوانەوە کراوە. ئێمە کۆمیسیۆنێکمان نییە سەربەخۆ تایبەت بێ بە کوردستان بڵێن ئەخێنە ژێر پرسیارەوە لە پەرلەمانی کوردستانە. ئەم کۆمیسیۆنە سەر بە پەرلەمانی عێراقیە. ئەگەر لە حاڵەتێکە هەر شتێکیش بەرامبەر بە کۆمیسیۆن کاردانەوەیەک ببێ بەرامبەر بە کۆمیسیۆن ئەبێ دادگای فدرالی یەکلای بکاتەوە. لەبەرەوە ئەگەر هەر سکاڵایەکە بێ لایەنە سیاسەکانەوە پێویستە ڕاستەی دادگای فدرالی بکرێ ئەگەر تەعن بێ لە بێلایەنی کۆمیسیۆن بۆی دادگای فدرالی یەکلای کاتەوە. هەستەکەم بێلایەن نەبووە و بەڵام زۆریش نا. ئاخر هەستەکەی مەسەلە تاپان بتوێنە تەزویر کراوە وایە، بەڵام نەشتوانین دەستپەیدا ئەو لایەنە بە زۆری تاوان لە هەولێر و دووە کراوە. تاکو ئێستاکە ئەوەی کەوا دەرئەکەوێت بە گوێرەی ئەو ڕاپرسیانەی کە کراوە ئەوانەی کەوە ئەو حیزبانەی کە قائیمەیان هەبووە تا ئێستاکە سەربەخۆیی لە دەسەڵاتە کەوا بڵێن ئەنجومەنی باڵای هەڵبژاردنەکان هیچ شروتێک لەو شروتانەی کەوا بێلایەن بێتیایە نییە، لەبەر ئەوەی زۆرەها شکاڵا کە کراوە لەلایەن حیزبەکانەوە، بەڵام هەمووی پێشگوێ خراوە. ئێمە گوێمان لێ نەبووە کە سکاڵایەک لەو سکاڵایەنە بخوێنێتەوە بڵێ سکاڵاکە لەسەر ئەمە بوو ئەوە بووە، بەڵام تاکو ئێستاکە چەنەها سندوقی کە لە هێنی هەولێر کە گیراوە تاکو ئێستاکە قردێلەی سووری لەسەر بوو، بەڵام تا ئێستاکە هیچ ڕوونکردەوەیەک لەو بارەیەوە نەدراوە. من داواکارم لە ێزانکەوە
هەڵبژاردنەکە هەڵبژاردنێکی نەزیک بووە بەڵام نەزیی نەبووە لەبەرەوەی کەوا دەسەڵات هەموو کاتێ توانیوێتی لە ڕێی مردووەکان و لە ڕێی دووبارە بوونەوە و لە ڕێگای ئەو کوردانی کە لە سووریاوە هاتوون و هەروەها دائیرەی مروریش کە بە ئیجازەی سایەقی ئیجازەی یاوە بە خەڵک کە بۆ هەڵبژاردەکان کە دەنگ بن دەنگدانەکان بۆ کێ بۆ پارتی و یەکێتی بۆ بەحەقەت بەڵام ئێمە هیوادارین ئێمە وەکو کە سوکاری شەیدانی حەڤەی شوبات هیوادارین حکمێکی دیموکراتی پەرلەمانێکی سربەخۆ بچێتە ناو پەرلەمانەوە و حەقی ئێمەی کە سوکاری شەهیدانیش بە فیڕۆ نەچێ و داواکاریەکانی ئێمەش پێ و داواش ئەکەین کەوا دادگایەکی سربەست و نەزیهمان هەبێ لە کوردستاندا. پرسیارەکە پرسیارێکی زۆر هەستیارە من خۆم بەنسبەت چاودێر بووم لە زۆربەی قوتابخانەکانەوە ڕۆژی پێشمەش پێش هەڵبژاردن ڕیسەکە لە وەزارەتی ناوخوا هەر چاودێر بووم لەوێ ئەوەی کە من دیمە بەڕاستێکی ئەوەی من متابعەم کردبێ حتا چاودێرەکانی کۆمیسیۆنی باڵاش کەروێ قسەم لەگەڵا کردو من داخلی هەژوورێ بووم سێ پرسیارم کردو خۆم بۆی من جوابی ئەو پرسیاری ژناوتم دەستکەوێ وتمە جیازەکەی شەکا وتوانی شەکا وتمە کاڵنی وتی حەبلەکەوتیاننا شەحنی هەیە بەڵێ شەحنی هەیە ئەو ئافرەتی دەفتەرەکەی لە بەردەما وتمە ئێستا سەعات 12 بۆ نمونە چەند کەس لای تۆ دەیەوە تەجیلم کردووە هەم سنووقەکان چەند ڕقمی لەسەر هەموو ڕقانم لای خۆم تەجیل کردووە ڕۆژم کردوتە کاندیدی حیزبەکان نوێری حیزبەکان وتمە هیچ ئەشکالێک بۆ تا ئێستا هیچ کەشێکتانە هیچ قورەقاتێکەیە لای من هیچ تەجیل نەکراوە بە درێژایی ئەو ڕۆژە بە کاملی هەتاکو پێنجی یاوەوە ڕۆژی پێنجشەمەش هی وەزارەتی ناوخۆ لە هەموویان من چاودێر بووم ئیشرافم کردووە شتێک کە شایانی باز بێ و ئەوە بێ دەستکەیتە سەر حەفەکە بڵێ وڵا کراوە من نەمدیوە بە عینی بجەڕەدا بەڵام دەڵێن حیزبە ئیسلامیەکان ئەوان ڕێیان وایە وەکو ڕێزم هەیە بۆیان تاپان وەکو کۆمەڵی ئیسلامی ئەڵێ ئێمە تەزویر کراوە قەدەمان لێکراوە سەوتەکانمان لە باتی زیاکە بە عەکس و دان بەزانوە ئەمە خۆی لە خۆیان بەڕاستی ئەم پرسیارە بێ زیاتر ڕوبڕووی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە سلێمانی بێتەوە و من تەسەورەکەم کۆمیسیۆن ئەم ساڵ لە هەڵبژاردننی دو سێ ساڵەمە پێشتر وابزانم زۆر بێلایەنان تر بۆ بەڕێی من بەڵام گوایە دەنگۆیەک هەیە کۆمیسیۆنی باڵای هەولێر سەر بە پارتی بێ سلێمانی سەر بێجێتی بێ من بۆ ئەوەش تا ڕادەیە نەگەشتمەتە قەناعەتێ وەکو خۆم کە چاودێرم و لەگەڵای ناڕستوکەوتم کردووە تا ئێستا هەڵبژاردنێکی وان نەزی و دیموکراسی یەک زەخت نهائیەن ئێمە نەتیجە لە نەتیجەیە خەڵک ئەم ڕایی هەیە ئەڵێن ئەم دەنانە دیارە کە بۆ نمونە کۆمەڵە سنووقێ سکاڵای لەسەر کراوە لە کۆتاییا مەسەن کە سەرۆشی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان کە دەنەکانی کەشف کردوان و ڕایگەیان بە ڕاگەاندنەکان بۆ نمونە ڕۆژنامەنووسان ویستیان کۆمەڵی پرسیارکەن تەنانەت لە پرسیارەکانیشە ڕایگرتنەوە نیهێشت کە هیچ پرسیاریش بەرامە بکرێتەوە لە بێلایانی ترسا کە یاخود لەوە ترسا کە ڕوبڕووی ئەو پرسیارەوێتەوە ئایا بێلایەن بووە یاخود ئەوە تا پێویستی بە وەڵامدانەوە نەبوو کاتی کە دەنەکان ڕاگەیاندرا سەورەکەم لە بێلایانی خۆی ترسا بێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان توانێتی بێلایەن بێت لە پرۆسی هەڵبژاردنە بەڕای من نەیتوانیەوە بێلایەن بەڕای من نەخێر چۆن هەستەکەی بێلایەن وەڵی هەستەکەم لەبەرەوەی کە بە تەسکەی حیزبی دروست بووە بەرپرسەکانی تەسکەی حیزبیان هەیە کەواتە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان با بڵین ئەوانی کە کار بەدەستن و دەستیان ڕوا لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە تەسکەی حیزبیان لە پشتەوەی هەمووی نا بەڵام تایەتی سەرۆک و ئەندامانیشیان تایەتی هەستەکەی بێلایەن نەبوت خڕوقات و با بڵین تەزویر کراوە لەم هەڵبژاردنە بەدڵنیاییەوە وڵی بەڕاستی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەڕاستی ئەم جاریان لە چاو جارەکانی کە یعنی هەشتێکی بڵێن ئەگەر بڵێن بێلایەن نەبوو لایەنێکی خۆی هەر نیشانداوە بەس بەڕاستی لە چاو پێشوو زۆر باشترە بێلایەن بۆیان بێلایەن نەبوو وڵی بەڕای خۆم من ڕای خۆم دەخوێنەوە من دەڵێم بێلایەن بووە لەبەرەوەی یعنی هەر چۆنێکی بەحسابیکەن لە 95 بێلایەن بووە باشتر بوو یعنی ئەگە ساڵێکی دیکە 2-4-3 ساڵیکە یعنی ئەگەرەوە بێ باشتریش دەبێ چونکە ئێمە خەڵکەمان زیاتر زانیاریان پێدا کرد لەسەر شتانە زیاتر بە ئاگا بوونەوە هەموو شتێک یانی دەبێت ئەگە بڵیت تۆ بێلایەن نەبەوە هەر شتێک نییە تۆ بتەوێت لە 100 ئەم شتە بێ نابێت تۆ توانین بڵین کۆمیسیۆن بێلایەن یان بێلایەن نەبووە ئەمە پرسیارەکەی ئێمە تۆڵی بێلایەن نیژنیە و بێلایەنیشە والله يعني تقريبا بێلایەن لە 195 بێلایەن بەس پێنجەکەی کە بەخوا شتێک هەر هەیە
بێلایەن نییە ئەرە بەس باشترە ئێستا باشتر یعنی چۆن لە سەو جارانی کە ئەم ساڵ زۆر باشتر قابل لە کورسێک دووسیانی شتێک بەس ئێستا بەڕای من سیوانە زۆر قەینا زۆرە بۆی ناڵە وەختە بەس زۆر باشترە لە چاوجاران من ئاڵێم 4 ساڵیکە زۆر باشتر دەبێت لە چاوسان چونکە مۆری ئەلکترۆنی یەکێکە لەوانەی کە یعنی فێڵ زۆر کەمترکەوە ناڵنگ نەکراوە یعنی بگرێت لە ئەوروپاوانەش لەوەیە فێڵ بکرێ لە وڵاتی دیموکراسوازانە بڕۆ لە ئەڵمانیا لەو شوێنە لە هەمووی ئەو شتانە هەیە بەس بۆ کوردستانمە یەکەم جار تاقیکردنەوەی لەسەر مۆری ئەلکترۆنی بەڕای من لە باوەڕێی لە 4 ساڵی ئایندە کەمتر خڕوخات و تەزویر دەکرێت بەڕاستی چونکە هەموو ئەو خەڵکانەی پێشوو ئێستا لە چاو 4 ساڵ لەمەوە پێش خەڵک ئێستا باگاتوە زیاتر زانیاریان هەیە ئێستا من بەڕای من ئەگەر 4 ساڵی تر بێ ئێستا لێمنەوە 5 لە 100 باشترە بێ باشە با من تۆ یەک قسە بکەین لێرەیە بۆ نمونە ئێستا لە چاوپێکەوتنەکەی بەڕێزت ئەبینەوە ئەچتە ولاوە لە دڵی خۆتە ئەڵی وڵی بێلایەن نەبووە یاخود ئەڵی ئاڕاستم کرد بێلایەن بووە بەڵێ وڵی خۆم ئێسام بۆ خۆم لە دڵی خۆمدا شتێکی وان ئێستا خۆم هەر کەسێکی بڵێ یعنی مۆرێکی حیزبایەتی لە ناو دڵدا یعنی بۆ نمونە کەس نییە بڵێ من سەر بە هیچ حیزبێک ئێستا خۆم لە دڵی خۆمدا بۆ خۆم سەر بە حیزبێکم بەڵام من ئەڵێم 4 ساڵی تر لە 1990 لە 1990 تقریبان باشترە بێ لە چاو ئێستاکە ناڵم تیانە بووە شتێکی خۆی بڵێنەوە کۆمیسیۆن لەلایەن حیزبێکەوە یان لا حیزبێکی ترەوە یعنی شتێک کراوە بڵێنەڵێ بەس ئێستا منڵم باشترە زۆر باشترە ئێمە تا ئەم هاوڕێمان لە دڵی خۆیان بیرەکاتەوە و بە دڵی خۆشیڵێت بە کەس نا بە ئێمەژ نا نەوەکوی شێشکاتی لێ بکات یان دڵی خۆی خەبەری لێبات ئایا لە دڵی ئەمە ئەبێت بڵێت کۆمیسیۆن بێلایەن بووە یاخو بێلایەن نەبووە وەڵامی من پرسیار ناو دڵی خۆیەتی ئێمەش لە دوای ناوبڕێکەوە گەڕێن وڵاتان دوورمەکەنەوە لەگەڵمانە